لە دڵی هەورامان و شارۆچکەی مێژووی تەوێڵە ناوی خانەپا و ڕێمازی نەقشبەندی بە مێژووی زانست و ڕۆحانیەتەوە گرێداوە لە سەردەمی ئێستادا. یەکێک لەو کەسانەی ناوی بۆ میراتەوە پەیوەندیدارە شێخ محەممەد عەلی سانی حیسامەدینە کە بەڕێبەری ڕێبازی حسامی نەقشبەندی و سەربەرشتیاری خانەقاکانی تەوێڵە و هەڵەبجە ناسراوە. هۆڵی ئەو تەنها لەناو خانەقا کورت نابێتەوە، بەڵکو بەردەوامبوونی نەریتێکی پێشینانە، نەریتێک کە لە خانەقاکانی هەوراماندا بەڕێنمایی ڕوحی خوێندنی زانست و خزمەت بە خەڵک بەردەوام بووە. خانەقای تەوێڵە بۆ ئەو ڕێمازە تەنها شوێنێکی دیاری کراو نییە، بەڵکو یادگاریەکی زیندوی مێژووی ناوچەکەیە و لە ئێستادا شێخ محەممەد عەلی سانی حیسامەدین بەردەوامە لە هەڵگرتنی ئەم میراس و بەیداخی بەستنەوەی ڕابردوو بە ئێستاوە. تەوێڵە شوێنی مێژووە، خانەقا شوێنی بیرەوەریە و ناوی شێخ محەممەد عەلی سانی حیسامەدین بەشێکە لە چیرۆکی ئەم میراتەی کە تا ئێستا بەردەوامە.